لەسەر بنەمای زانیاری و چاودێری بەردەوام و وردی ئاسایشی هەرێمی کوردستان هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێم زانیاری بەدەست دەهێنن لەسەر چەند تیرۆریستێکی داعش کە لە سنووری چەمچەماڵ بە ناوی کارکردن و کرێکاری و ناسنامەی ساختەوە خۆیان حەشارداوە و لە چەند کێڵگەیەکدا کاری باغداری دەکەن. دوای چاودێری و بەدواداچوونی ورد زانیاری و بەڵگەی دروست بەدەست هاتن و پاش ڕەزامەندی دادوەر بە بڕیاری سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی هەڵمەتی دەستگیرکردنی تیرۆریستانیان لە سنووری چەمچەماڵ دەست پێکرد و لە چەند ئۆپراسیۆنێکدا ڕۆژی 4/8 تیرۆریستانی تاوانبار جیم میمی تەمەن 26 ساڵ و تیرۆریست ئەلف ها تەمەن 30 ساڵ دەستگیر کرا کە هەردووچیان خەڵکی فەلوجەن. لە کاتی دەستگیرکردنی تیرۆریست میم ها تەمەن 29 ساڵ لە دەست هێزەکانی ئاسایش هەڵهات و دواتر بە برینداری دەستگیر کرا. بە پێیدان پێدانانەکانیان ساڵی 2014 بەیعەتیان داوە بە داعش و چەکدار بوونە و بەشدار بوونە لە چەندین تاوانی دەرحەق بە مرۆڤایەتی. جیازێکە باوان دێنە خوارە جیاز بەرقاچی کەوخاچی بۆ بەسن هەر لە میانی بەردەوامی لێکۆڵینەوەکان پەیوەست بەم دۆسێیە هێزەکانی ئاسایش ڕۆژی 5/8 لە 2 ئۆپراسیۆنی جیادا 3 تیرۆریستی تریان لە سنووری بەردە قارەمان و ناو شاری چەمچەماڵ دەستگیر کرد کە پەیوەندیان بە هەمان گروپەوە هەبووە و هەر یەک لە تاوانباران عین میم تەمەن 31 ساڵ و عین عینی تەمەن 22 ساڵ کە خەڵکی مەحمودیەن دوای هەڵاتنی دەستگیر کرا. وقف يمك هەمان ئێوارەش لە ناو شاری چەمچەماڵ تیرۆریست عین دال تەمەن 29 ساڵ خەڵکی بەغداد دەستگیر کرا کە لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوامە و ڕووبەڕووی یاسا و دادگا کرانەوە. بە پێی زانیاریەکانی گەلی کوردستان
تیرۆریستە دەستگیر کراوەکان لە خواروی عێراقەوە هەڵهاتوون و مەرامیان بۆ لە سنووری چەمچەماڵ حەشارگەیەک دروست بکەن و ڕێگایەکی پەیوەندی دروست بکەن لەگەڵ چەند شانەیەکی نهێنی تیرۆریستانی داعش بۆ خۆڕێخستنەوە و جێبەجێکردنی مەرامەکانیان، بەڵام پێش دەست بەکاربوونیان پیلانەکانیان ئاشکرا کرا و دەستگیر کران. لە ماوەی ڕابردوودا هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم چەند تیرۆریستێکی دیکەیان لە سنووری سلێمانی و گەرمیان و شار و شارۆچکەکانی هەرێم دەستگیر کردووە و لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە و ئارامی و ئاسایشی هاوڵاتیان زانیاریەکان پارێزراون و هێڵراونەتەوە و دۆسیەکانیان لە لێکۆڵینەوەدان و لە داهاتوودا زانیاری وردیان لەبارەوە دەخرێتە ڕوو. دەستگای ئاسایش تاکید دەکەنەوە شەون و خونن بۆ پاراستنی ئۆقرەیی و سەرۆماڵی هاوڵاتیان و ڕوبەڕووبوونەوەی هەر پیلانێک کە ژیان لە خەڵک تێک بدا. کوردوعەلی، گەلی کوردستان.